بلبین الان جاردن بو پرسا گرما روژه سرنجارات که شمال بته هزین امریکا لروش حالات نبین لچی جهه که سلامت نینه کد بنار مانجا گروپین نزیکی ایرانی و که اود بیجن جاریه بحری و بگمان اسمانی با اردیجی به هر شهری داویه یا اردنه کو سه سربازین امریکا گانی خوش دست دانه و هنجی روشاتن درسیان یا خرابش بلی بدهان برین دار بونه پریس هرش پالانی شروع کاری سیاسی لباجار وانکوور یا کنادت gelmeye کاکرش دماتا باش به ایدی سربازın Amerika hatına koştun. Mesela dema herişin droni yin grupin nezik İran'ı ile ordine. Kevata evde ravşe bir gora gelu ve karbedanın ciddiyen Amerika ile peyxabine. بله حتما دەبێت چاوەڕوانی ئەوە بکەین کە کاردانەوەی ئەمریکا ڕۆژەکە زۆرتر بگۆڕێت دیارە لەو ماوەدا دیمان ئەو هێرشانە و جوابدانەوەی هێرشەکان هێرشی ملیشیاکانی نزیک بە ئێران بۆ سەر ئەمریکا و ئەمریکایەکان بۆ سەر ملیشیاکان ڕۆژەکەی گەیاندۆتە ئاستێکە لە تەقینەوەدایە لە حاڵی حازردا ئەوەش زۆرتر پەیوەندی بەوە هەیە کە ئەمریکایەکان کاردانەوەکان چۆن دەبێت لە چه ئاستێکدا دەبێت و ئێرانیەکان هەم لە ئاستی ئابڕوویاندا لە ئەحراجدا دەبن و هەم لە ئاستی ترسان لە داهاتوودا مەجبور دەبن بە شێوەیەکی دیکە جواب بدەنەوە بۆیە واوێ دەچێت دۆخەکە زۆر ئاڵۆزتر بکە لەوەی کە هەتاکو ئێستا بووە. Beli de Nava Amerika'da karbedan hene komek senatörün evin kaygeriyan ser siyaset Amerika'ya da xaza bersive ke tund li dijî Tehran diken. بەڵێ وایە لەبیرمان نەچێ وەختی خۆی ترامپ کە لەسەر کار بوو ئەو کات سەرۆکۆماری ئێران بوو داولێک یا خەتی سوورێکی دیاری کرد ئەو کاتی کە لەگەڵ ئێران و هێرشەکانی ئێران لە دوای کوشتنی قاسم سلێمانی هەبوو ترامپ ئەو ئەسڵەی دیاری کرد یا ئەو خەتەی ڕاکێشاکە ئەگەر بێت و سەربازی ئەمریکایی بکوژرێت کاردانەوەی ئەمریکایەکان زۆر تون دەبن و ئێرانەکان پەشیمان دەکەنەوە ئێستا بۆ خۆمان دەزانین بەرەبەرەی هەڵبژاردنە و ترامپێکێک لە بربژێرە هەرە گرینگەکانێک ڕابردوویەکی هەیە و ڕەوشی تایبەت بەخۆی هەیە و هەر ئەو ڕۆژ کوشارێکی زۆرتری خستۆتە سەر کاخی سفید و دیموکراتەکان و دیارە هەر ئێستش ئابڕۆی ئەمریکا لە مەحەکدایە بۆیە دەبێت چاوەڕوان بکەین چۆن ئەمریکایی کوژراون دەبێت چاوەڕوان بکەین کاردانەوەیەکی گەورە هەبێ و ئەگەر نەبێ ئەوە زۆر بەگرانتر هەم لەسەر ئەمریکا و هەم لەسەر ئیدارەی ئێستەی دموکرات تەواو دەبێت. کەواتە di nava Amerika jî de bêgumanekete gotî propagandayên hilbijartinane ev jî dibe bargiraniyek bi ser Partiya Demokratan taybetî jî Biden. Tu dibêjî vê carê Biden bersiveke dijwar hebe gelo ku wesatê te hesibandin ku mucamela Îranê dike siyaseteke nerin beramber Îranê heta niha heye li deverê. دیارە هەموو ویستە لەسەر ئەو باوەڕ و ڕاستیەکەشی هەر ئەوەیە ئەو ئیدارەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەتایبەت لە بەرامبەر ئێراندا استراتیژیکی زۆر ڕوونی نەبووە و زۆر تەحملی ئێرانی کردووە و ئێران ئێستا هەرچی دێ زۆرتر پەلداوێ دیارە لەژێر کوشارێکی زۆردایە ئێران هەموو لایەکەوە لە بەتایبەت لە لای ئەمریکاوە و بە شێوەیەک ئیسرائیل و کۆمەڵگای نێودەوڵەتی و تەحریمەکانی پێشتریشی لەسەر بووە بارودۆخی ئێران جار زۆر ئاڵۆزی چ لە ئاستی نێوخۆییدا ئێران زۆر دەترسێ لەو دۆخەی ئێستادا بۆیە ئیدارەی ئەمریکا استراتیژیکی ناڕوونی هەبوو ئەم استراتیژی ناڕوونا بە هەزینە تەواو دەبێت تێشوو تەواو دەبێت لەسەر ئەو ئیدارەیە بۆیە ئەو ئیدارەیە مەجبورە باڵانسێکی وا بکات لە بینی ئەوەی کە نایەوێ کێشەکان زۆر گەورەتر بن لەو حەجمەی کە چاوەڕوان دەکرێت بتوانێت مدیریەتی بکە چون بەرەبەرەی هەڵبژاردنیشە و لە لایەکی دیکەشەوە دەبێت جوابەکەی لە حەدێکدا بێ هەم هەیبەتی ئەمریکا هەم ئینترست و مەنافعی ئەمریکا بپارێزیەوە دڵنیایی بدا بە هاوپەیمانەکان و هەم بەلایەکی دیکەشەوە لە هەڵبژاردنەکانە و لەو پرۆپاگەندەی تەبلیغاتیدا زۆر لەسەریان نەکەوێت بەڵام بە هەموو بارێکەوە ئیدارەی ئێستا بۆ ئەو حاڵەتەی کە ئێستا تێکەوتووە ئەمریکایەکانەوە بۆ ئەو نەوعە لە ڕوبەڕووبوونەوەی ئێران لەژێر کوشارێکی زۆردایە و لەژێر گلەی و ڕخنەیەکێک جار زۆردایە هەر ئێستا بە تێچوو بۆی تەواو بۆ ئەو ئیدارەیە. Beli bidî nate ev bersiva Amerikayê rastaxwe li dijî Tehran be an li dijî grupên welayî be grupên ku Tehran piştevaniyan dike. هەتاکو ئێستا ئەمریکایەکان وا قسە دەکەن کە دەبێت لە دەرەوەی سنوورەکانی ئێران بێ بەڵام گورزێکی وا کوشەن دەبێت کە زیانێکی زۆر بە ئێران و هاوپەیمانەکانی یا بە شێوەیەکی دیکەتر ملیشیاکانی بگەێنێ بەڵام دیارە دموکراتەکان جەمعێکیان و جمهوری خوازەکان جەمعێکی دیکەیان کە دیارە زۆرتریشانن چاوەڕوانەکان ئەوەیە کە لێدانەکە لە نێو
ئێراندا بێ و لە جێگای بڕگە کاریگەرەکانی دەسڵات و ئەمنیەتی ئێران بێ ئەگە بچێتە ئەو قۆناغەوە ئەوە ڕوو بدا بەڕاستی چاوەڕوان دەکرێت کە کێشەکان زۆر گەورەتر بێتەوە لەوەی کە بە ئاسانی بکرێت کۆنتترۆل بکرێت بەڵام ئێران هەر ئێستا بخۆ دەزانی کە ڕایگەیاندۆ حاڵەتی ئەمرجنسی ڕاگەیاندۆ لە ئامادە باشی تەواودایە بەڵام ئێرانەکان زۆر دەترسن بەڵام بەلایەکی دیکەش لا ئیرادەی ئەمریکایەکان تاقی دەکەنەوە و ئەم ئیرادە تاقیکردەوەگە ئەمریکاکان گورزەکان بە قەدرێک کوشەندە نەبێ کە ئێرانیەکان هەستێک یەکجار زۆری پێ بکەن و جدیەتی ئەمریکاکانی لە حەڵدن مەجبور دەبن لە قۆناغی دواتردا ئەو گورزە کوشەندەیە بوەشێنن بەو معنایە کە ئەو شەڕە لە ڕێ ئەمریکایە بۆ بە شێوەیەک ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئێران و ئێران حسەبی بێتە دەستی جا ئەوە دەمێنێتەوە بۆ گورزەی ئێستا ئەگەر ئێستا و گورزە لێنێ خۆ بێ و ئێران حسێبەکەی بێتە دەست کارەکەی کردوێتەوە گینا ئەمریکایەکان لە درێژخانەدا مەجبور دەبن چون ئێرانیەکان زیاتر لاقڕا دەکێشن. بەڵێ هێرش پاڵانی شۆڕۆبەکاری سیاسی لە باژارێ ڤانکۆڤەر هی کەنەدا سپاس کاکێرش. سپاس بۆ ئێوەش.